از بحثا البجارتنین امریکا بکم تماشاوان هیجا البجارتنین سروکتی امریکا بره و دچن ما بون کود شش چلیا 2021 ده بو لدیجی انجام هالبجارتنین سروکتی چی بون او آلیگرین دونالد ترامپ انجام هالبجارتنان قبول نکرن نپجراند. افدر واشنطن دي سي پایتخت امریکاییه. تدبير أولهية تند هاتنا ورقرتن بتل بندو دارو تختان فروشگاه عند باريزن ترسوني قراني هي انجامن هالبجارتنان تندو تيجيه البي خبينن آرمانج جوی کاری نهیشتنا وی نگرانیه کلناف خلکی بلاویه ترسک هیا انجامن هالبجارتنان تندوتیجیه لپی خبینه افترسونی گرانی پشتی ایریشا آلیگرن ترامپ بسر کنگرسه چه بو گوت شش چلیا 2021 ده دیجی انجامن هالبجارتنان هات کرنو تیدا ترامپ لبرانبر بایدن وندا کربو لگور تخمینه هنگ ناوندان 2.7 میلیارد دلار زرار آوان تندو تیجیان هبو شارع داریا واشنطن دي سي وبباوري بحث تدبير أولهية دكا So let me just say something. ری بدن من تشتکی درباره هلبجارتن و دنگدانی ده لدیسی یا پایتختاوه جوره ببیجم. جه دنگدانی حتی انجامان را دگهینن تشتامیا سرکی لسر پاراستنا اولکاریا پایتخت نشته جه او سردانکری وی دبه. ترامپ دبیجه لگل گرتنا بنکین دنگدانی و حشت ایوارا پنجه وی مهید به دوی انجام بین راگهاندن لبنارین هارس چند روز پیوستن جبروی کجی اگر آلوزبونا روشا اولهیه به تایبتی واشنطن زیده بله سینان تونش دمر جورجیا و دیار کردج ورجینیا ویل گلمن بن دو پیامنیرین روداوین زیرکن کج نزیک و هالبجارتنان تشوپینن سینان و کرد دیار هون هر دو جب خیراتن ج سینان دست بپرسه بکم روشنها چیه سینان لجمت انجام دست بک این سرطایی چنه
بله دم باش تبخين ایالتا جورجیا یک ایالتک امبیجن گلکی گرینگ جبو هلبجارتن جبرکو یک جوان ایالتن سوینگ او د هلبجارتن داوید جی گلک پسکریک دوی دری در کتبون او دونالد ترامپ سوجدار هاتبو دیتن جبرکو لگور ایتایان دونالد ترامپ دگوتن مداخله کریه جبو انجام لی ایرو ده هلبجارتن جاره گتنی تی دار قستن لگور ساعت لوی دری 3 ساعت بری دست بکر وی هلبجارتنی او جهینهم پش میدبنن دوی دری هدی گل امبیجن مروین دوی دری دیجنتین دنگی خود دادن لبلی ریستن جبرکو گلکی کسان دنگی خو وقت پیش وقت بکارانی لوی دری نزی امبیجن پچکی 5 میلیون زیاتر دنگ دین داین لبلی 4 میلیون کسان دنگی خو با آوایی که پیش وقت دانه لبلی هجی انجام که امبیجن نهاتی دیار کردن جبرکو وی حتی که ایواری هفته ایواری لوی دری و تشتکی نبیجن لی پشتا هدی و انجام دیار ببه لگور دستلاتران دبیجن 2 ساعت شوندا پشتی کو صندوق ورن گرتن ام بکارن ببینن انجامی لی وقت میگوت 5 میلیون دنگ تین داین در دورا 5 میلیون 4 میلیون دنگ پیش وقت هاتی داین 1 میلیون کسی رو دنگ بده جبر وی یکون زیده ریز او تشتکی دوی داری نابین نمیجن گلکی تناهیه لب امیجن یک بی یک کستین او دنگی خلوی داری ددن لی از هست کم پچکی بحثا دیروکا جورجیا بکم و هر وها گرینگیا جورجیا بکم ده هلبجاتنا 2020 تا دنابر دونالد ترامپ و جو بایدن دا 11780 دنگ جداتی یک هبو افجی گلکی فرقی که بچوکه دنا 5 میلیون دنگان دا جبر وی بکو دونالد ترامپ اتراز کرده بو و دنگ جاره کدنی هاتبون بجارتن دشرا جا کدنی لگور انجام بایدن سرکفتی دکتی بو 16 دنگین الکترو کالجی ور گرتی بو به وی آوای بایدن سرکفتی بو لیده هلبجاتن 2016 دا دونالد ترامپ لهمبر هیلاری کلینتون لجورجیای فرقی گلکی مزن درخست بو هولی او سرکرتی بو لدوی هلبجاتنی دا لگور آنکتین هری داویدا دنابر وان دا 1 پوینت جداتی که لگور آنکت افج دو هر آجاره کی هریس پیش تا خویده که جارادن دونالد ترامپ ev eyalet yek jwan eyaletin swinge beguman weli ser helbijartini enjam eda ve bandoreki geleki mezin dayne nahar li deri li gor saata li deri saat 11 ango 8 saat şunda sanduqin werin girtin o pişra 2 saat şunda jî ve enjam diyar bibe li mesele eveku eyaletin wek Georgia dibekû encamekî em bêjin fermîn neyê ragihandin ji ber ku wek mego wê cudakiyekî gelekî biçûk li vê derê hebe li ser wê jî berbijirên wê îtiraz bikin dibek û 4 û 5 rojên din jî bikişîne encam lê wek me got Georgia yek ji wan eyaletek û wê serokê Amerîkayê diyar bike dilbixin. gelek spas behsa Georgia nekir bizanin yani سیستما البجارتنان لأمریکا الگورا ایالتانا ایالت رو لکه گلکی مزن ده انجام ده دلیزن سینانج جورجیا الگل من بو برپرسی اوفیسا مل واشنطن دیار کردج بیج ویرجینیا بمرابا دیار مبحمل سینان گوداری کرد لجمت روش چاوا بەڵێ دڵ بخوین من ئەمە سێم بنکەیە ئەمڕۆکە سەردانیەکەم بنکەیەکیان لە واشنتن دووشیان لە ڤێرجینیا بنکەکان بەگشتی من ئەوەی کە بینیمە لە بەیانی لە کاتی کرانەوە تاکو ئێستا چۆڵن خەڵکێکی کەم هاتووە بەشداری پرۆسەکە بکات تاوەکو ئێستا و بنکانێک کە من بینی من لە بەردەم هەر بنکەیەکە نوێنەری هەردوو پارتەکەی تێدایە پارتەکان دێن ڕوونکردنەوە دەم بە دەنگ دەرەکان من دوو سەمپڵم پێەیە پێم خۆش بوو هەر سەمپڵی دەنگەکان ڕوونی بکەمەوە تەوان ئەو کارتێک کە لە ژوورەوە دەنجی لەسەردەن هەمان ئەو کارتەیە بەڵام ئەمەی دیموکراتەکان بەشین چاپیان کردووە و کۆماریەکان بە سوود چاپیان کردووە هەر کەسێک کە بیەوێت دەنگ بدات تەوان هەردووچیان هەمان زانیاری لەسەرە بەس شێواز دەنگدانەکە فەرقە لێرە یەکەم شت تۆ دەنگ بە سەرۆکە دەیت بۆ نمونە هی دیموکراتەکان کەملا هارس و تیم والزە ئەبێ بازنەیەک هەیە بازنەکە پڕی بکەیتەوە لە مەرەکەب واتە بۆ قەڵەمەی کە بۆ دانراوە ئەگەر هی کۆماریەکان بێت دۆناڵد ترامپە واتە دۆناڵد ترامپ و جەیدی ڤانسە بە هەمان شێوازە و ئێمە پێشتریش باسمان کرد کەم هەڵبژاردنە بەتەنیا هەڵبژاردننی سەرۆکچی ئەمریکانیە بەڵکو هەڵبژاردننی یەک لە سەرسەی ئەنجومەنی پیرانە کە ڤێرجینیایەکێکە لە ویلایەتانەی کە
ئەندامێکی ئەنجومەنی پیرانی تێدا هەڵەبژێردرێت کە دیموکراتەکانە و ئێستا لای دیموکراتەکانە کۆماریەکان چاویان لەوێ بیبەنەوە و هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی شەکرێت کە بە هەردوو باڵەکەی کۆنگرس پێگرێت و کۆمەڵێک ڕاپرسیش لەسەر کۆمەڵێک پرۆژەی ناوچەکانەکرێت بەگشتی گەرباسی ژمارەکان بکەین بەگشتی لە ئەمریکا نزیکەی 250 میلیۆن کەس مافی دەنگدانی هەیە بەڵام تاوەکو دوایین ئامار کە دوێنێ ئێمە بینیمان نزیکەی 161 میلیۆن کەس ناوی خۆی تۆمار کرد وەکو دەنگدەرێکی تۆمار کرد کە بەشیشان بۆ دیموکراتەکان و بەشیشان بۆ کۆماریەکانە و تاوەکو ئێستا من هێندەی گەڕام ئەنجامێکی وام لەبەردەست نەبوو کە بڵێم ڕێژەی بەشداری تاوکەم دقەیە لە ڤێرجینیا چەندە بۆیە نامەوێت ژمارەیەک لە خۆمەوە بڵێم بەڵام ئەوەی کە باسەکرێت تاوەکوستە 78 میلیۆن کەس پێشوەختە دەنجیان داوە یەک لەو کەسانێک کە پێشوەختە دەنجی داوە کەمەلا هارسا واتە نوێنەری دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا و ئەو ئێستا خۆی لە واشنگتنە ئەڵێ من ئەمڕۆکە بە درێژایی ڕۆژ لە ڕێگەی تەلەفۆن و لە ڕێگەی رادیۆوە قسەکە لەگەڵ دەنگدەرانی ویلایەتە یەکلانەبووەکان بۆی هانیان بداتچنە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەن بە دیموکراتەکان ئەمە یەکێک لە پرۆژەکانیە بێت ئەڵێ ئێوارەش بەر لەوەی کە من بچمە زانکۆی هاوار گوتاری سەرکەوتنی یان شکست پێشکەش بکەم ترادیشنانێکمان هەیە نەریتێکمان هەیە ئێمە هەموو ئێواران بەیەکەوە نانەخۆی و ئەمڕۆکە چونکە ڕۆژی هەڵبژاردنە عایلەکەی هەمووی کۆبۆتەوە مناڵەکانی هاوشینەکەی مناڵەکانی تەبان هی پێشوو و مناڵەکانی دیکە ئەوانەی کە سوکاریتن هەمویان بەیەکەوە کۆبوونەتەوە نانەکە خۆن و دواتر بەیەکەوە چنە زانکۆی هاوار لەگەڵ تیم واڵز بەیەکەوە گوتار پێشکەشەکەن لێرە ئەمە ئاماژە بە شتێک کە بگوکو ئەو خاڵانە من ئەو دووە ڕقەیەم لە چێ وەرگرت لە دوو نوێنەری پارتەکانی کە یەکێک کۆماریەیە کە چیان دیموکراتە کە هەر دەیتە بەردەم بنکەی دەنگدانەکە یەکسەر بەرە ڕوت ڕاکەن ئەڵێن بەنیازی دەنگ بدەیت اینجا کە پێڵێ دیموکراتەکان ئەم وەڕقێت پێدەن ئەڵێن ئەمە سەمپڵی دەنگدانی دیموکراتەکانە کۆماریەکانیش بامان شێواست کە هەردووچیان یەکشن وەکو باسم کرد تەنیا ڕەنجی جیاوازە بەڵام لەوەی دیموکراتەکان تەنیا خەت لە ناوی دیموکراتەکان دراوە و لەوەی کۆماریەکان خەت لە ناوی کۆماریەکان دراوە بێگومان لەو لاپەڕانە بێزگە لە کۆماری دیموکرات ژمارە کەسی دیکە شەن کە خۆیان هەڵبژاردووە وەکو پارتی سێمن هەم بۆ کۆنگرس خۆیان هەڵبژاردن هەم بۆ سەرۆکاتی ئەمریکاش بەڵام بەگشتی چاوەکان لەسەر دوو بەربژێرە سەرچەکەن کە دۆناڵد ترامپ و کەمەلا هارسن ئەمێ باشی دۆناڵد ترامپیش بکەم دۆناڵد ترامپ لە پاڵم بیچە لە شوێنی مانەوەی خۆیەتی لە فلۆریدا ئەمڕۆکە سکرتێری فلۆریدا گوتێتی ئەم شەو ئێمانجامەکان ڕاگەێنین و دۆناڵد ترامپ ئامادەکاری کردووە کە لە شوێنی مانەوەی خۆی ئەویش گوتار پێشکەش بکات لە هەڵبژاردننی ڕابردوو دۆناڵد ترامپ چونکە دۆڕا گوتاری شکستی پێشکەش نەکردو ئەسڵان هەردانیشی بانجامەکاننا نازانم ئەم هەڵبژاردن ئەگەر بێت و هەڵبژاردنەکە نەباتەوە ئایا گوتار پێشکەشەکاتیانە چونکە نەریتێکەیە لە ئەمریکا بربژێری براوە کاتێک دێکوتار پێشکەشەکات و ئەڵێ ئێمە بردمانەوە هەڵبژاردن کۆتایی هات نوێنەراتی هەموو ئەمریکاکەین ئەوەی دەنجی پێداوین دەنجی پێنەداوین بربژێری دۆڕاویش دێت گوتارێک پێشکەشەکات پیرۆزبایی لە بربژێری براواکات ئێمە لە سەردەمی دۆناڵد ترامپ و هیلاری کلینتن بینیمان کە چۆن هیلاری کلینتن دوای نیو کاشێر لە ڕاگەیاندنی ئەنجامبەرەکان هات و گوتارێک پێشکەش کرد و پیرۆزبایی لە دۆناڵد ترامپ کرد بەڵام دیار نییە ئایا ئەم جارە دۆناڵد ترامپ ئەگەر شکست بێنێت پیرۆزبایەکات یانە بێگومان خۆی ئامادەکردو گوتاری سەرکەوتن پێشکەش بکات ئێمە چاوەڕێکین بزانین ئەنجامەکانی دەنگدان چیم و کەمێک کاوڵەکەین لەگەڵ ئەو کوردانەی کە لەو ویلایەتە دانیشن بزانین ئەوان بۆ چونیان چیە و لەسەر پرۆسەی دەنگدانەکە چیەڵێن هەوڵەدەین لە بڵتەنەکانی داهاتوودا زیاتر ئەوان بدوێنی بەڵێ gelekî spas diyar Kurd e berpirsê ofîsa Rûdawê li Washington û Sinan Tunç Demir berpirsê ofîsa Rûdawê li New York yek ji wan ji Georgia û diyar jî ji Virginia bû Sinan ji Georgia bû gelekî spas bêguman di bultenên bê de jî em ê her li gel me bin hûn ê li gel me bin çi tiştekî nû di hilbijartina da çi bu em ê bînin serekirayên Rûdawê gelekî spas ji bo we.